لە ئاهەنگێکدا لە کۆلێژی سەربازیی قەڵاچوالان 124 خوێندکار دوای 9 مانگ لە مەشق و ڕاهێنان لە خولی پێگەیاندنی ئەفسەرانی ژمارە 3 وەزارەتی پێشمەرگە پلەی ئەفسەریان پێبەخشرا. ئەم خوێندکارانە پێشتر لە وەزارەتی پێشمەرگە خزمەتیان کردووە. ڕاگلی کۆلێژی سەربازیی قەڵاچوالان داوا لەم دەرچوانە دەکات بەر لەوەی لە هەر پلۆپۆستێکدا بن خزمەتکاری میلەت بن. پۆلێک لە ڕۆڵەی نەبەردی هێزەکانی پێشمەرگەی کوردستان کە ژمارەیان 124 خوێندکارە خولی پێگەیاندنی ئەفسەران تەواو دەکەن لە دوای 9 مانگ لە مەشق و ڕاهێنان و وەرگرتنی زانستی سەربازی لە ئاستی فەسیل، ئەوەش لەوانە سەرەکیەکان بە شێوەی تیۆری و پراکتیکی و بەجێگاندنی مەشقی تاکتیکی و بەشداریکردنیان لە خولێکی کوردی ساعقەدا لەگەڵ چالاکی جۆراوجۆری ڕۆژانە. بێگومان هەر خولێکی بنەڕەتی لە کۆلێژی سەربازی ماوەی 2 ساڵی بەردەوام دەخایەنێت بە 3 قۆناغی 8 مانگی بۆ دەرچوانی ئامادەیی. بەڵام ئەم خولی پێگەیاندنی ئەفسەرانە ماوەی 9 مانگ بووە بەهۆی ئەوەی بەشداربوانی دەرچووی زانکۆن و لە ریزەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە خزمەتدان و سەرەتایەکی سەربازیان هەبووە و ئەمە یەکەم خولە کە 3 مانگ لەوانەی پێشوو زیاترە. بۆ ماوەی زیاتر لە 6 ساڵ دەچێت کە هیچ خولێکی بنەڕەتی نەکراوەتەوە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان. بۆشایەکی گەورە دروست بووە بەهۆی نەبوونی ئەفسەرانی تازە دەرچوو لە خولەکانی کۆلیژ، هەر بۆیە گرنگێکی زیاتر دراوە بە خولی 3 بە شێوەیەک بتوانن بەشێک لە بۆشایە پڕ بکەنەوە. کۆلێژی سەربازیی قەڵاچوالان لەسەر ڕاستپاردەیی سەرۆک مامجلال دامەزراوە بەردەوام پشتیوانی بەرەوپێچوونی کۆلێژەکە و کارەکانی کردووە. کۆلێژەکە لە 24 دوانزەی 1991 دامەزراوە و لە 15/1992 بەڕەسمی کراوەتەوە. لە 1/5/1992 یەکەم خول بەناوی خولی شەهید مولازم جوامێر مەندەلاوی پەیوەندی بە کۆلێژەکەەوە کردووە. دامەزراندنی ئەم کۆلیژە بیرۆکەی جەنابی مامجلالی ڕابارمان بوو. فەرماندەی گشتی هێزەکانی هەفتای پێشمەرگە دامەزراندنی ئەم کۆلێژە بە تێڕوانینی سەرۆک مامجلال دەزانێت کە بۆ ئایندەی هێزی پێشمەرگەی کوردستان هەیبووە بۆ بنیادنان و داڕشتنی استراتیژی کارکردنی کۆلێژەکە و پێگەیاندنی ئەفسەران. ئەم کۆلێژە لەسەر ڕاستپاردەی سەرۆک مامجلال بووە یەکەم کۆلیژ لەسەر ئاستی هەرێمی کوردستان، ئێستاش یەکێکە لە کۆلێژە پێشکەوتوەکانی عێراق. دامەزراندنی ئەم کۆلیژە بیرۆکەی جەنابی مامجلالی ڕابارمان بوو لە ساڵی 1991 وەڕوانینی ئەو بوو بۆ ئایندەی هێزی پێشمەرگەی کوردستان و دوایی بنیادنان و داڕشتنی استراتیژی کارکردنی کۆلێژەکە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێشکەش بە حکومەتی هەرێمی کوردستان کرا کە ئەمەش بۆ ئەو سەردەما هەنگاوێکی گەورە و دەستپێشخەریەکی بێوێنە بوو کە بۆ یەکەم کۆلێژی سەربازی لە کوردستان و لە ئێستادا یەکێکە لە باشترین کۆلێژەکانی سەربازی عێراق. بە ئەمەد بن بۆ کوردستان، دڵسۆز بن بۆ نەتەوەی کورد و گەلانی عێراق. خوێندکارە دەرچوەکانی ئەم خولە بەڵێن دەدەن کە پارێزەری خاک و نیشتیمان بن و لەسەر ڕێبازی شەهیدان بەردەوام بن. کە هەر وەکو برا ئەفسەرەکانی کە بتوانین خزمەتێکی باشی هێزەکانی پێشمەرگە و بەردەوام بین لە ئەرک و خزمەتێکی باشی هێزەکانی پێشمەرگە بکەین لە ناو وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی هەفتادا. ئێمە وەکو چۆن پێشتر لە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو پێشمەرگە خزمەتمان کردووە، لە داهاتوودا پەیمان دووپاتەکەینەوە کەوە درێژە پێدەری خەباتی ڕێبازی شەهیدان بین و چەپکی دەستەگوڵەکەی بەڕێز هەواڵ مامجلال و درێژە پێدەری خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان بین. کۆلێژی سەربازیی قەڵاچوالان بە فەرمانی سەرۆک مامجلال وەک دیاریەک بۆ سوپای عێراق لە 1/1/2005ەوە پەیوەندی کرد بە وەزارەتی بەرگری عێراقەوە. لەو ساتەوە تا ئێستا شان بە شانی ئەفسەرانی پێشمەرگە سەدان ئەفسەری تر لە سەرتاسەری عێراقەوە لەم کۆلێژە پێگەێنراون و کە ژمارەیەکیان لە ڕیزەکانی سوپا و هێزە ئەمنیەکانی تر پۆست و ڕۆڵی بەرچاویان هەیە. بە شێوەیەک 34 خولی پێگەیاندنی ئەفسەرانی پێشمەرگە و دەیان خولی تری وەزارەتی بەرگری عێراق کراوەتەوە. تا ئێستا 7231 ئەفسەر بۆ پێشمەرگە و هێزی بەرگری عێراق پێگەیەنراون. ئارام عەبدوڵڵا، کوردسات نیوز، سلێمانی.